ماڵەکەمە بزان چی ئەڵە حەزەکەم وڵی 45 ڕۆژەت پارە لە ماڵمانە نییە توامە حکومەتەوەتیان بەمان گوێ مەعاشە داواشەکەینەوە 45 ڕۆژێ نەیانتوانی مەعاشی یەک بەشەر دابشکن پێشمەرگە یاخانیشی مەعاشەکەیان 400-500 نانتوانیەوە دابشکن جا چۆن نەمەتوانەمان دابشکن وڵی 9 ساڵ مەچم بۆ 10 ساڵ 9 ساڵەتە بەڵێ باشە لە ماڵەوە مسامە دایکتە لەگەڵتە؟ بەڵێ دایکتە لە مەکتەبی تۆ؟ بەڵێ لە پۆلی چوارم باشە ئەو بێموچەیە ینی کاریگەری لەسەر ژیانی ئێوە چی دروست کرد؟ کورە ئار وڵات 45 ڕۆژە مەعاشیان نایەوە چۆن کارەگەری لەسەرمان نابێ چی بە حکوومەتەڵی تۆ تەمەنیشی بچووکە ینی تۆ ئێستا لە تەمەنێکە یەبێ لە دنیای مناڵی خۆتابی ئێستا هاتووی لێرە لەگەڵ دایکتە ئێستا هاتووی لە بەردەم بانکە ینی هاتووی داوای مافی دایکتەکەی تۆ بوا لە ژیانی خۆتابی ژیانی مناڵی خۆتا چی وای کردووە کە ئەوە بی باسی موچە بکەیت کورە وڵی چی وای کردووە بێ پارەی چی وای کردووە خۆی ئەمە خۆ پیشاندان نیە 40 نەفەرێک هاتوون بۆ سەرم جادێ خۆی بێ لە مناڵی پێشکەوە تاوەکو پێشمەرگە بێت تۆ چاڕێکی لە پێشمەرگا ناکەی تەقە لە تەلە بکەن ماڵتان لەکوێیەوە؟ مەلار لێرێ ساڵم کەرە لە سلێمانی؟ ئارۆڵا کرێچینەوە یاخانی کورە وڵا کرێچین چەندیان کرێ؟ 300,000 چەندێکە کرێتان نەیە؟ وڵات مانگیەکە بێ مەداخەوە بەڕاستی دەست خۆشە بە ساخەوە